بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. كتابي أذكار إمام النووي لكتاب زور نایابەکان کە ئێمە لە خزمەتیە ئەبین. ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە باسی ئادابەکانی قورئان خوێندنە کۆمەڵی ئادابی بۆ باسکردین دەرسی پێشوو لە خزمەتیان نابووین کە ئینسان لە خزمەتی قورئانە بە ئیخلاسەوە بوەستێ و دڵی حضوری هەبێ و ئاگای لێبێ کە مناجات لەگەڵ خوایە ئەکا جەلە جەلالوهو و فەرمووی ئادابی یەکەم کە زۆر تەرکیزی خستە سەر کە ئەوەیە سیواک بەکاربێنین لە کاتی خزمەتی قورئان و پێش ئەوەی قورئان بخوێنی بە تەفسیل باسی سیواکی وەکردین کە کەسی موسڵمان چۆن بەکاری هێنێ. ئادابی دوای ئەومان بۆ باسەکات کاتێک کە ئەنەوی لە قورئان و قورئانە خوێنی ئەفەرمێ دووهەمین لە ئادابەکان بریتێ لەو ئادابەی کە تۆ زۆر بە خوشوع و تەتەبور و بە خوضوع و بە ملکەچیەوە لە بەردەم خوایە قورئان بخوێنی. کە ئەنەوی لە قورئان و ئەتەوێ قورئان بخوێنی وەکو کتێبێکی سادە منەوە لە قورئان زۆر بە گەورە و عەزیم قورئانەکە بگرە بەدەستەوە دڵت لەو کاتە زۆر بە ئاگابێ زۆر بە خوشوعەوە ئاەتەکان لە خزمەتیا بوەستە ملت نەوی کە لە بەردەم ڕەب العالەمینە. ئەفەرمێ ئەمەش مەقسەدی گەورەیە لە خوێنی قورئانە. قورئان ئابەمە سنگی ئینسان ئەگاتەوە ئەگەر بەو شێوازە بخوێنرێتەوە ئەبەم شێوازە بخوێنێتەوە اینجا دڵ نوردار ئەبێ. ئەفەرمێ دەی دەلیلمان زۆر زۆرە لەسەر ئەمە ئەوەندە زۆرە ئیطالە ئەکات و درێژە ئەکا ئەگەر باسی ناکەم هەر ئەمەندە کیفایەتە. ئەفەرمێ هەندێک لە سەلەفی ساڵح هاتوون یەک ئاەت تەنها یەک ئاەت شەوێک بە تاقی تەنها ئەم ئاەتیان دووبارە کردوتەوە ئەوەندە چێژیان لێ وەرگرتووە ئەوەنە بە خوضوع و خوشوع و خوێندویانەتەوە. یان زۆرینەی شەوەکە هاتوون لە خزمەت قورئانە بوون و ئاەتێکیان دووبارە کردوتەوە. ئەفەرمێ هەندێک لە سەلەفی ساڵح ڕیوایەت کراوە کە لە کاتی قورئانە هاواریان لێ بەرز بووتەوە، هەندێکیان بوراونەتەوە، هەندێکیان وەفاتیان کرد لە خزمەتی قورئانە. سنە دوایە ئینسان بگریە بەسەر قورئانە ئەگەر نەیتوانی بگری ويستحب البكاء والتباكي لمن لا يقدر على البكاء. ئەو کەسەی کە ناتوانێ بگریە سنەت وهایە بە زۆر خۆی بگرێنێ بەسەر قورئانە وەلەو فرمێسکێکیش بێ لە چاوەکانی بێتە خوارەوە. چونکە گریان لە خزمەت قورئانە صفەتی عارفەکانە شعاری عیبادە صالحەکانە. ويخرون للأذقان يبكون ويزيدهم خشوعا. خوای گەورە لە قورئانە باسی ئەکا کە ئەو کەسانەی کە دیندار و خواناس و صالح و عارفن کە لە خزمەت قورئانە ئەوەستن و ئاەتەکان ئەخوێننەوە خشوعێکی زۆر گەورە ڕوویان تێ ئەکا و دەسەکەن بە گریان. ئاثاری زۆر لەم پێناوە هاتوو هەموویان ئیمام ئەفەرمێ لە کتێبی التبيان في آداب حملة القرآن لەوێ بە درێژی باسم کردووە. السيد الجليل صاحب الكرامات والمعارف والمواهب واللطائف إبراهيم الخواص. إبراهيم خواص يكێکە لە ئەولیا زۆر گەورەکان ئیمامی نەووی شتێکی لێوە نەقڵەکە. ئێمە هەموو کاتێک حەز بە نەخۆشی دڵمانەکەین بە تایبەتی لەم زەمەنی فیتنە سەیرەکەی دڵت وشکە بێت، دڵت تاعەت ناکە، دڵە عەبدایەتی ناکە، دڵت چێژ وەرناگرێ، نوێژەکەی بێ ئاگا، قورئانە خوێنی بێ ئاگا. ئیبراهیمی خەواس کە یەکێکە لە ئەولیای گەورە ئەفەرمێت دەوای قەلب دەوا و چارەسەری دڵ لە پێنج شتە. یەکەم قراءة القرآن بالتدبر. قورئان بخوێنەوە بە تەدەببڕ و بیر لێکردنەوە و دووبارەی کەرەوە لە خزمەتیا بوەست. وخلاء البطن کەم بخۆ بە ڕۆژوو بە سکت خاڵیکە. وقيام الليل شەوت زیندەکە. والتضرع عند السحر لەکاتی سەحەر و پارشێوە پێش بانگی بەیانی زۆر سەرنەوی کە لە بەردەم ڕەب العالەمینە. ومجالسة الصالحين لە خزمەت پیاوە صالحەکانە. لە کوێ صالحێکە بینی بچۆ لە خزمەتیا کەمێک دابنیش ئیسفادە ئەکەی لە صالحەکان کە لە خزمەتیان ئەوەستی. خوێندنەوەی قورئان بە تەدەبور، سکی برسی، شەوی زیندوو، تەزەڕع و ملکەچی لە کاتی پارشێوە، دانیشتن لە خزمەتی صالحەکانە. ئەمە دەوای دڵەکانە و دڵەکان چارەسەرەکە. واتە ئەگەر دڵەکەت ڕق بوو لەم زەمانە چێژت وەرنەگرت ئەم پێنجتە دەوای دڵی تۆن چارەسەری ئەکە. ئەمەندە کیفایەتە ئەمڕۆ لەم کتێبە نازدارە داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە
دەرگاکانی خەیر بەسەرمانە بکاتەوە لێ ئەپارڕێنەوە لێ ئەلاڵێنەوەڵێن خوای ژیان داوات لێ ئەکەین بە گەورەی و کەڕەمی خۆت بە میهرەبانی خۆت ژیانمان پڕکە لە ذیکر ئەم کتێبی ئەذکارە بکەرە چرایەکی ڕووناک لەم دنیا بیکەرە چرای ڕووناکمان و بیکەرە ئاوەدانی ماڵمان لەناو گۆڕا بیکەرە ئاوەدانی گۆڕمان لە ئاخرەتە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم کتێبە نازارە و ئەم کەلیماتە شیرینانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بکەرە شەفاعەتکارمان و ڕزگارمان کە لە میحنەت و مەینەتی ڕۆژی قیامەت خوایە لێمان خۆش بە خوایە لێمان ببورە خوایە عەفومان کە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري وخوالي من قبولك